ئازیزان خۆشەویستان لە فیرکاری ئەو ڕۆماندا باسی چۆنیەتی سپۆنسەرکردن لە فەیسبوک دەکەین وەرا چۆنیەتی بەکارهێنانی ئادز مەنەجەر. ئینشاڵڵا لە ڤیدیۆکانی داهاتوو باسیەوە دەکەین ئەوە بە تەفاسیلی و بە وردی چۆن سپۆنسەرەکانمان بکات بە خەڵک وەرە ئەو پارەیەکەوە لە سپۆنسەرەکە دەدەین بە هەدەر نەڕۆ بە خەسار نەڕۆ. ئینشاڵڵا لە ڤیدیۆکانی داهاتوودا باسی هەموویان دەکەین. ئێستا پیجەکەمان یاخود پرۆفایل دەکەینەوە کەوا دەوانێت سپۆنسەری بکەین. بەڵام چەند خەڵک گرنگەوە ئاگادار بە نمونە ئەو کەسانەی کەوا دەرین چۆن پرۆفایلەمە بەستە چیە تۆ کاگە پرۆفایل تەیە خۆت با بڵێ فەیسبووکە شخصیە خۆت با بڵێن فەیسبووکی کەسی خۆتە دەچیتە ناو سێتینگەکە یاخود لە ناو پرۆفایلی خۆت پرۆفیشنال داشبۆرد هەیە پرۆفیشنال داشبۆرد پێ دەکەیت واتە ئۆنی دەکەیت دواتر بەشی سپۆنسەرت بۆ دەبێتەوە لە ناو پرۆفایلی خۆت. بەڵام بۆ پیج یاخود بۆ ئیش وا باشترە واتە ئەگەر کەس بڵێن شخصی ناتەوێت بیکەی بۆ با بڵێن ئیش و ئەو بابەتانە وا باشترە پرۆفایلی شخصی نەکەی پیجێک دروست بکەیت چونکە پیج با بڵێن لە هەر با بڵێن کێشە و خەرلێک لە دروست بێ لە کاتی سپۆنسەرکردن دەتوانانی بزنسەکەت بگۆڕی. نمونە بزنسێکی تر دروست بکەیت ئەو کاتە دەتوانیت بۆ خۆت لە فەیسبوکدا ئۆتۆماتیکیان با بڵێن پیجەکەت سپۆنسەری ڕاوەستاوە بزنسێکی تر دروست دەکەیت کۆنێکتی دەکەیت لەگەڵ پیجەکەت ئۆتۆماتیکیان کار دەکات. ئەو خاڵانە گرین بوون ئاگادار بن دەمانەوێتن نمونە پۆستێک بێ گریما من ئەو پۆستام دەوێت هەڵی دەبژین بوست پۆست دەدەین باشە ئەوە ئەگەر بێت و لەناو با بڵێن پرۆفایلی خۆمان بیکەین باشە سەرەتا لێرە ئۆتۆماتیک گێت مۆر کاڵ هەیە چێنج دەکەین ئەگەر دەتەوێتن بگاتە هەموو خەڵک گێت مۆر ئینگیجمنت باشە. بەڵام ئەگەر بتێت نامەت بۆ بێت مەسەن فرۆشتنە ئەوە گێت مۆر مەسەجدارە هەڵدەبژێت. ئێمە لێرەدا باسی گێت مۆر مەسەج دەکەین چونکە کارمان لەسەرەوە سیف دەکەین باشە. دواتر دێنە خوارەوە لێرەدا مەسەجینگمان هەیە مەسەن نمونە کە با بڵێن کابرا نامەیەک شتێکت بۆ دەری مەسەجیان لە کاتی ئەوەی با بڵێن ئەو سپۆنسەرە کابرا کلیک دەکات بۆ نامە ئەو نامەی بۆ دەچێت باشە. لێرەدا بۆ خۆت ئۆتۆماتیکیان دەتوانێت ئیدێتی بکەیت مەسەن نمونە کە کابرا نامەی نات یەکسەر ئەوە لێرەدا لە ڕێگەیەوەی هات نامەکە دەنووسی مەسەن دەنووسی سڵاو فەرموو یاخود پریفیڵد ئەنەم کای گۆلمۆر ئینتەردیس مەسەن کابرا لە خوارەوە چ نامێک بنووسێت نرخی ئەم بابەتە چەندە کابرا یەکسەر ئەو نامەیە ئۆتۆماتیک لەسام سێوی دەکەم کابراکە با بڵێن کلیک لە واتساپەکە دەکاتن ئۆتۆماتیکیان من دەڵێ بەڵێ فەرموو ئەویش دەخوارە و نامەیەک نووسراوە نووسراوە بابەتە نرخی چەندە دوای لێرە ناوچە سلێکت مولتیپڵەی ئاپ مەبەستمان لێرە چییە تۆڕن ئۆن دەتوانین لەگەڵ مەسنجەر کۆنێکتی بکەی وارەوە واتساپیش دابنێ باشە هەم واتساپەکەت دادنێ هەم مەسنجەری ژێرە دادنێ ئاگادار بە دەیتە خوارەوە دەرێت کریت ئەنەدەر نمبەر واتە با بڵێن یاخود با بڵێن مولتیپڵەی واتساپش کەشدا هەڵدەبژێری بەڵام کارمان پێی نییە چونکە ئاگادار بە هەر کلیککردنێک هەر شتێک پێرمەسج نامە واتە پێ با بڵێن پرایس پێرمەسج هەر نامەک با بڵێن هەر نامەک نرخیە مەسەن جاروەیە کۆس پێرمەسج 30 سنتە یان خود 40 سنتە یان 20 سنتە واتە هەر نامەکت بۆ بێت دیتە سەر با بڵێن تۆتەڵی سپۆنسەرەکە یان لە سپۆنسەرەکەت کەم دەکەن یان زیادی دەکەن باشە. دیتە خوارە سپیشال ئات کاتیگۆری ئەو هەڵمە بژێرە زۆر جار گرینگە مەسەن بۆ منە عقاراتە بابەتێکە یان خوشتێکە لێرەدا نیشان دەکەی بەڵام هەڵی مەبژێرە باشترە چونکە ئیتۆ نە پۆستی سیاسیە نە هیچ هەڵی مەبژێرە. دیتە خوارەوە ئەدڤانج ئەوەندێسمان هەیە لێرەدا کریت نیو بکە باشە سامن هەمە لێرەدا ناوێک بۆ ئۆدیەنسەکە داوێت مەسەن من دەنووسم تەنها کورد بۆگەورم دەنووسم کوردستان لێرەدا هەمومان هەیە تاخو 65 ساڵی تەمەنەکان هەڵدەبژێری وا باشە تاوەکو 55 ساڵ بێت بەڵام من لێرە تاوەکو 6 ساڵ هەڵدەبژێرم. لۆکیشنەکان عێراق لاردەی یەکسەر ئەربی هەولێرم دەوێ من دوایە سولەیمانیە ئەوا دەنووسێت باشە دواتر دەهۆک بەڵام مەسەر چەند خاڵی گرینگە پێتان دەڵێ دواتر کەرکووک مەسەن هەر چەند شارت دەوێت باشە. لێرەدا پیرمایڵە مەسەن نمونە بە بازنەی ئەپرۆکسیمیتی چەند لەو شارە دوور بێت مەسەنها هەمووی بگرین نەخێر 25 مایل بەسە زۆریشە سیڤ ئۆدیەنس. ئەو خاڵێکەوە گرینگە ئاگادار بە هەرچەند شار زیاد بکەیت واتە لە ئۆدیەنسەکە چەند شار زیاد بێت پارەی زیاتر دەوێت. نمونەگەت و $10 دەدەی دوو شارەتەیە سپۆنسەرەکەت وازەقتر دەڕۆ لەو دوو شار مەسەن ئەمە هەولێر سلێمانی مەڵژاردیە $10 لێدەیە لە بۆ یەک ڕۆژی با بڵێن لە هەولێر سلێمانی سپۆنسەرەکەم زۆر باشە فرۆشی شمێ و هیچ عیبی نییە بەڵام دەیکەمە 6 شار 5 شار $10 شم لێدەیە ئێتەم شارەکەم میڤیومێ بەس فرۆشم نییە لۆ $10 لۆ 6 شاری لێدەیە خۆ $10 تەقسیم کە لە بۆ 6 تقریبی $1 شتێک $1.20 کەمتر ئەو بەرێ ئەوەندە دەردەچی ئێتو تەمەشا دەکەی $15 $18 ڕۆیە
لو شاری هیچ استفاده لێ نەکردیە لۆی ئاگادار بە شار زیادوی پارێت زیاتر دەوێت وا باشترە بە فکرەی من ئەوەندەی کە ئەوە من لە ئیشی سپۆنسەر و بابەتانە دەکەم 3 شار $10 کەمتر نەبی بۆ ڕۆژێکی کەمتر نەبی زیاتر بی کەمتر نەبی و بخۆم زۆر جار لۆ شارەکی $3 $4 لێ دەهەیە لە یەک شاری بەڵام 2 شار و 3 شار دەبی سەری $5 بی وا باشترە نابی $5 کەمتر بی 2 شار 3 شار لۆ ڕۆژێکی کەمتر ئاگادار بە حتا $10 زیاتریش بی باشترە لێ چەند شار زیاتر بی ئەتو وا دابنێ کێکەکەت هەیە کێکەکە ئەگەر 2 نەفەر بن دەکەی 2 پارچە زۆر تامە بەدەکەوی وایە بەزەگە تو 10 نەفەر بی یەک کتێبی کێکەکی ئەوەندە تەبی یعنی دەکەی چەند پارچە چەندی بخوا چەندی تەمەشاکە لۆیە دەبی کێکت زیاتر بی کێکە گەورەتر بی نەکێکەکی گچکەوی ئەوە وا باشە نازانم ئەمون برسی مەفکر مەسە خواردنیە ئەلاکولی دوڕیشنمانەیە لێرەدا دوڕیشن لێرەدا چەند ڕۆژ باشە تەمەشاکە ئێستا ئەمەیان چەند شارەکەم هەڵبژاردێ باشە ئێستا لە ئۆدێنسەکەم وا دیارە باشە ئۆدێنسەکەم کوردستان سلێمانی دهۆک هەولێر کەرکووک 2 ڕۆژ ڕۆژی $5 مێدایە تۆتەڵم $10 باشە ئەگەری بیکەمە $10 2 ڕۆژی واتە $20 نزیکەی 11,700 بۆ 33,000 کەس لێی گەیشتێ باشە 7 لە بۆ 22 ریپلەیم دەبی باشە ئەوە هەز دەکەم زۆر مەزبوط نییە بۆ ئەمریکەمە 3 ڕۆژ و پارەکەش دەکەمە $5 باشە سام $5 هەیە دەچمەوە سەری ئەدڤێنچەکەش هەڵبژێرێت چکە زۆر گرینگە باشە تەمەشا ئێستا گێت مۆڵ مەسجا بینیتان 5 لە بۆ 18 نامەمان تەقریبی لە بۆ دێ خۆی وا دەڵێ زۆرە زیاتریشە بەس پۆستەکەم ئەو پۆستە نیە ینی زۆر بیم نییە پۆستەکەم لە بۆ سپۆنسەرات گێت مۆر ئینگەیجمنت ساو سیڤم کرد دین و خوارە سیرکە 5.4 لە بۆ 15.7 کەس ئەوە 700 کەس ببرن دەکەینەوە گێت مۆر مەسج بزانین چەند نەفەر دەبینی 6.7 لە بۆ 19.4 کەسی باشە لێرەدا پاشان پەبلیش دەکەی ئەوەی من لێرەدا ئەوەیە پرۆفایلی شخصی ینی پرۆفیشنال داشبۆردە بۆیە پەبلیشە ئەگەر نا لە پێی دەکرێتەوە نووسێ بوز ناو باشە 9 پێکسەڵ لێرەدا خاڵک زۆر گرینگە دەمێتتان ڕوونی کەمەوە ئێستا من کێشەکەم لە بزنسەکەم باشە لێە لە فوندا لێرە چێنج دەکەم ماسەرکار دەکەی لە خۆم هەڵدەبژێرم بۆستن ماشەڵڵا لێرە ماسەرکار دەکەم هەڵدەبژێرم باشە چێنج دیفۆڵت یان ئەو با ئەو خاڵە گرنگی بالای بیرم بمێنێ دەی خوارێ لێرەدا فوند هەیە ئەوانەی ئایفۆنیان پێ جوان جێتان لە من بی فوند هەیە چ دەکەیت لە بەرنامەی فەیسبوک سپۆنسەر ناکەیت لە چی دەوێت لە کڕۆم گۆگڵ سەفاری هەر براوسەرێک بی مهم بەرنامەی ئەپڵی نەبی لەبەر لەناو بەرنامەی ئەپڵ لەناو خودی iOS-ەکە دیار بڵێن ئەو بەرنامەی وا دانراوە ئەپدیت کراوەتەوە تەنها لە ڕێگەی ئایتونسی ئەتوو بتانی سپۆنسەر بکەیت لێ دەچێت سەفاری گۆگڵ کڕۆم هەر بابەتێک بی لێ لە خۆت سپۆنسەر دەکەی باشە دێ ئەلێرەدا نووسرایە ئاد پەیمەنت میثەد چوان نووسرایە چێنج دەکەی ئەمن چێنج دەکەم ئەتوو ئاد دەکەی لێرە دەبیت کارۆر کرد کار نێکس دەکەی پاشە ناوەک دەنووسی بەدڵی خۆت ئەمە دەنووسم لێرەدا کارتێک دەنووسی باشە کارتەکەت دەنووسی پاشان بەروارەکەی دەنووسی مانک ئینجا ساڵ پاشان CVV 4 ڕقەمەکە 1 2 3 4 ئەتوڕ کۆ دەکتێ بخۆت 3 ڕقەمیە پاشان سێڤی دەدەی ئۆتۆماتیکەن لێرە بوز ناوی دەدەی کە بوز ناوی دەدەی چ دەنووسرێت تەماشاکە کە بوز ناوی دەدەی چ دەنووسرێت تەماشاکە دەچیتە بەشی ئەوە لە بۆ ئەو کەسانی پرۆفیشناڵن ئادس مەنەجەر پاشان دەچێت ئادس مەنەجەر .facebook.com باشە لێرەدا ئەوە ئەد ئەکاونتەکەتە تەماشاکە ئەو ئەد ئەکاونتەکەتە پاشان لە بەشی کامپین لە بەشی کامپینەکان پێ دەڵێت چیت سپۆنسەر کردووە و چەند ڕۆیە سیرکە ئێستا من ئەوە $1 لێدا ئێستای خۆمتان نیشان دەرم سپۆنسەر باشە لە کامپیندا با بڵێن ئەوەی کە سپۆنسەرت کردووە لێرەدا مەسەن نمونە ئەوەی کەوا لێرە سپۆنسەرت کردووە نووسای کورنتلی بوستد یان ئادس ڕان شتە چی لە بابەتان دەنووسێت بەڵام خۆی هەمووی لێرەدا بە سەوزی دەنووسێت کورنتلی بوستد واتە ئێستا وا دەڕوە پاشان کۆمپلیت دەبێت ئەوە لێرەدا دیارە بەڵام لەناو پرۆفایلەکە نووسای کورنتلی بوستد کە کۆتایی پێ دەنووسێت بوستد ئەگەین یان بوست ئەگەین باشە
دواتر لێرەدا دەتوانانی بیست ئۆکلوز لێرەدا کێشەکانی ئەدسەکە ئەکاونتەکە کێشەیەکی یان بیلینک پارەدانەکانت سیرکە با بچین لۆیە ئەو ڤیددیو کورت و پخت بوو نی وڵا بڕێ ئەوە لە ئۆهایە لە ئۆهای پرۆفشنناڵی نابابە ئەوە بە کورتی بوو بە پوختی بوو لە بۆ کەسانی کەوا دەیانێت بەس بە سەریعی سپۆنسەرێکی لە خۆیان بکەن و سپۆنسەرەکە دەتوانانی بکەیت بەڵام بە سپۆنسەرکردنێکی پرۆفشنناڵ دروستکردنی ئەدەکانتی پرۆفشننال ئینشاڵڵا لە ڤیددیوەکانی داهاتومان دەبی بۆیە ئەو ڤیددیۆمان کرد هەروتمان بۆ بەرچاوڕوونیەک بۆ ئەوی با بڵێن بزانن شێوازی سپۆنسەرکردنکەوە ئاسانە تەنها ئەوەیە دەتەوێت مەسەڵەن بگات بە کەسی دیاری کرا و سپۆنسەرەکانت باش بڕە پارەکەت خەسار نەبیت بڵێ لە ڤیددیوەکانی داهاتوو ئینشاڵڵا ڕوونکردنیتەوە بەس هەموو بابەتەکان داهاتینە کۆتایی ڤیددیوەکەمان ئینشاءڵڵا تا ڤیددیۆیەکی تر بەخواتان دەسپێرن و ئاگدار بە ئەو ڤیددیو تەنها بە کورتی بە پوختی بوو لە ڤیددیوەکانی داهاتوو ئینشاڵڵا بە تەفاسیلی بە وردی باسییان دەکەیت بۆی لە بیرمەکە سەبسکرایب بکەم بکەی وەرە جوینتی گرامەکەم بە وەرە فۆڵۆی تیکتۆک کەشم لە بیرمەکە